بینەرانی قەدرگرانی کوردستان 24 ئەم کاتتان باش هەفتەی ڕابردوو بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرپەرشتیاری کۆبوونەوەیەکی گرنگ و پێویستی کرد بۆ بەدواداچوون و لێکۆڵینەوە وردبوونەوە لە پیسبوونی کەش و هەوا و ژینگەی کوردستان. هەر لەم کۆبوونەوەیەدا چەندین بڕیاری گرنگی دەرکرد. یەکێک لەوانە دانانی سێ هێڵی گەرم بوون بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن سکاڵا تۆمارکەن لە هەر کاتێکدا کە خەڵکێک یان خەڵکانێک یان هەندێک لایەن و شوێنی تایبەت بیانەوە ژینگەی کوردستان بیسکەن. ئێمە ئەم شەو گەنگەشەی ئەم بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز عەبدوڕەحمان سدیق سەرۆکی دەستەی ژینگە لە هەرێمی کوردستان. ئوستاز بەخێر بێی. حاڵم جاری دووەمە میواندارەتیت دەکەم لە پرۆگرامەکەم. دیارە بە پێویستی دەزانین ژینگە بابەتێکی گرنگە لە کوردستان ئێستا. ئوستاز سەرۆکی حکوومەت لەم کۆبوونەوەیەدا پێداگیری کرد لەسەرەوەی کە هێڵی گەرم هەبێت بۆی هاوڵاتیان بتوانن لەمەدا لەسەر پێچەکان لایانی پەیوەندیدار ئاگادار بکەنەوە. پرسیارەکەی من ئەوەیە لێ پێچینەوە چۆن دەکەن کاتێک هاوڵاتێک بێ سکاڵا بکە لەسەر ژینگە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان پێشەکەی دەبێ ئەوە بڵێم بۆ ئەوەی هاوڵاتی بە شێوازێکی سەرەکی ئاگداری ئەوە بێکاری ژینگە چۆنە ئەچمۆ سەر پرسیارەکەی بەڕێزت. ئەوش ئەوەیە کە حکوومەتەکان لە سەرتاسەری دنیادا یا وەزارەتێک یاخود دەستەیەک یاخود ئاژانسێکیان هەیە بە ناوی ژینگە. لە پاڵ ئەوەشدا چەندین وەزارەت و فەرمانگە و دەستەی دیکەی جێبەجێکاریشان هەیە. کەواتە وەختێک کە تەواوی وەزارەت و دەستەکانی دیکە جێبەجێکارن و کار ئەنجام دەدەن، چالاکی ئەنجام دەدەن، خزمەتی هاوڵاتی دەکەن، ئەوە کارە باشەکەیە. لە چوارچێوەی کارە باشەکانیاندا بەو چالاکیانەی کە ئەنجامی دەدەن هەموو چالاکیە کاریگەری نەرێنی و خراپی بەسەر ژینگەوە دەبێ. کەواتە لەو ساتە وەختەی وەزارەتەکانی دیکە چارەسەر دەدۆزنەوە بۆ گرفتەکان. ژینگە گرفتی نێو چارەسەرەکانی ئەوان دەدۆزێتەوە. دەڵێ لە هەر چارەسەرێکیش ئێوە کردوتانە گرفتێکەیە ئەوی چاکەن ئەو کاتە ئەو چاکردنە باشتر دەبێت. لەم شێوازەدا ئێمە ئەگەر چی دەستەمان هەیە لە جێگەی وەزارەتی ژینگەیە لە هەرێمی کوردستاندا کارەکەین لە بواری هۆشیاری، لە بواری یاسا، لە بواری ئەو تەکنەلۆژیانەوەی کە خزمەت بە ژینگە دەکە. لەم نێوانەدا لە هەرێمی کوردستاندا ساڵانی ڕابردوو ئەتوانین بڵێ بە تایبەت لەم کابینەیە چالاکیەکی زۆر هەیە. ئێوە لێرە بەرنمەیەکتانەیە بە ناوی بەرنامی بوژانەوە شایدی ئەوە دەدا کە ئەو کارانە ئەنجامەدرێ. بەڵام ئەو کارانەکە ئەنجامەدرێ بۆ ئەوەی چاکتر بێ. ئێمە خەڵکێک وەکو کۆمەڵگەی مەدەنی وەکو ڕێکخراوەکانی NGO چاودێرن، بەڵام ئێمە خۆمان وەکو دەستەی ژینگە چاودێرێکی حکومین بەسەر ئەو دوای وەزارەتەکانی دیکەوە. لەبەر ئەوە بوو ڕێزدار سەرۆکی حکوومەت وێڕای ئەوەی کە چەندین جار وەزارەتە پەیوەندیدارەکانی ئاگدار کردوەوە لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران. بەڵام لەبەر ئەوەی کە ئێمە گرفتێکمان هەبوو، گرفتەکەش ئەوەیە کە ژینگە فراوانە، ئاوە، هەوایە، خاکە، بابەتی ژاوەژاوە، بابەتی پیسبوونی هەستی بینینە، ئۆزۆنە، مادەتی شکاوەرەکانە، هەموو بابەتانە پێکەوە زۆرن. سەرنجام لە نێو هەموو ئەمانەدا کامی کاری لە پێشینەیە بۆ هەرێمی کوردستان هەوا. لەبەرچی؟ لەبەر ئەوەی کە تۆ ئارەزوومەندی بڵێ ئەو ئاوە ناخۆمەوە پێم وایە ئەو ئاوە خاوێن نییە، ڕەنگە هەفتەیەکیش بەڵێ ڕەنگە هەفتەیەکیش بەبێ ئاو بژی، ڕەنگە دەڕۆژ و دوو هەفتەش بەبێ خۆراک بژی، بەڵام بۆ چەند چرکەیەک بەبێ هەوا ناژی. لەبەرەوە هەوا کارێکی زۆر سەرەکیە. ئەوەش کە لەبەر چاومانە هەوا بەچی پیس دەبێ بەسێ هۆکاری سەرەکی چڕبوونەوە و زۆربوونی دانیشتوان لە ڕوبەرە بچووکەکانەوە کۆی کە شارەکانمان دەبنە ملیۆنی، دووەمیشان هۆکارەکانی گواستنەوە، سێمیشان کارگە و پاڵاوگە شتێکی تازێ. ئوستاز بە پرسیارێکی دیکە لێ بکەم کە شوهەوای کوردستان هێندە خراپ و پیس بوو تاوەکەوەی سەرۆکی حکوومەت بەپەلە کۆبوونەوەیەک ڕێک بخاو سەرپەرشتیاری بکە. هەواکەی بەڵێ هەواکەشی جارێکی تر هەچەنە دۆخی ژینگەمان بەگشتی مشکلەمان نەبوو. ینی ژینگە فەرقی هەیە کەوتمان ژینگە لە کۆی ئاو هەوا کەش و هەواکەمان ئەدێتە سەر هەواکەی. هەواکەمان پیس بوو. هەواکەشمان بۆچی بەڕێزیان لەگەڵ فەرمانگەی هەولێر مەترسیدار بوو. بەڵێ بۆیە لەگەڵ هەردوو پارێزگاری هەولێر و دووهۆک بۆچی سلێمانی و هەڵەبجە نا بۆ نمونە. ئەوش پرسیارێمە خۆمان هەمیشە ڕووی دەکەینەوە کوردستان وەکو هەموو هەرێمێک و وەکو پارێزگاکانی لە ئاسماندا سنوورمان نییە.
لا ینی لە خاکدا بڵێ ئەوە سنووری پارێزگای دوهۆکەوە سنووری پارێزگای هەولێرە لە ڕووی ئیداری ئەو سنوورە هەیە بەڵام ئاسمانمان یەک ئاسمان کەوا بێ ئەڵام خاڵی جیاواز چی بوو ئەوەیە کە بە هەر هۆکارێک بێ لە هەولێردا ژمارەیەکی زۆری پاڵاوگە هەبووە لە دوهۆکیشدا بە هەمان شێوە هەبووە لە سلێمانی زۆر کەمتر بوو لە هەڵەبجەشە هەر نەبوو کەواتە ئەتوانی بڵێ زیاتر زوومی کامیرەکە بۆ چاودێریکردنەکە لەسەر ئەم دوو پارێزگایە بووە جا لە ئەنجامی ئەوەی کە جگەلەوەی هۆکاری گواستنەوە تەماشاکە ئێمەکڵێن 2,400,000 ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان هەیە دابەشی دوی کە 1,200,000 لە هەولێرە لە هەولێر 1,200,000ەکەی دیکەی دابەشە بێ بەسەر سێ پارێزگاکەی دیکە دەست ئەوە کە هۆکارێکی سەرەکیە لە پاڵاو گەشتا وەختێکە تۆ 138 و بەڕێز وەزیری سامانە سروشتەکان ئەڵە 150 ئەمانە هەمووی نایاساین کەواتە ئەڵەی چێ یاساییە وەزیری سامانە سروشتەکان بەڕێزیان دەڵێن تەنها لە هەرێمی کوردستانە سێ پاڵاوگا یاساییە ئەوش بریتین لە کار و لاناز و قەیوان یەک دانەیەکی تر لەوانەیە لە دوهۆکا بکرێتەوە کەواتە کاتی خۆشی وەکو ژینگەکاری ئێمەوە بڵین بە چوار پاڵاوگەی ڕسمی چاکی چۆن دەڵێ ستاندارد بۆ ئێمە بەسە ئەم هەموو پاڵاوگانی تر بە هەر هۆکارێک بێت لە سەردەمێکی تردا ڕەنگە لە ژێر تایتڵ و ناونیشانی خزمەتکردن و بەدابەزاندن و کەمکردنەوەی نرخی سوتەمەنی شتێکی باش بوو بێ بەڵام کە زیانەکانی زیاتر بوو لە سوودەکانی ئیدی ئەوە بۆ ڕێزدار سەرۆکی حکوومەت زۆر بەتوندی ئەم جارە پارێزگاکانی هەر هەولێر و دوهۆکی ئاگدار کردەوە وەزارەتە جێبەجێکارەکان ناوخۆ سامانە سروشتەکان کارەبا نەمجارە بەڕاستی ئێوە وەکو دەستەی ژینگە وەک بدەگوترێت جهتێکی تەشریعین زیاتر ئەوانەی کە کاری جێبەجێکردنەکە لە ئەستۆ دەگرن وەزارەتە تایبەتمەندیەکانی دیکەیە پرسیارەکەی منەوەی ئێوە ینی وە قسەی من نەبێ دیارە چالاکیەکانی دەستەی ژینگە دیارە لە ڕووی ڕێنمایی دەرکردن و شارکردنەوە پێم وابێ ئێستا هەونیشتیمانی و هەوڵاتی دەزانێ جینگە چۆن پیس دەبێ پرسیارەکەوەیە وەزارەتە تایبەتمەندەکان هاوکارتانن لە جێبەجێکردنی ئەو بڕیارانە وەکو جەنابەت گوتت ئەمجارە حکومەت تون بڵێ پرسیارەکەوێ هاوکارن لەگەڵتان بەڵێ لە چوارچێوەی یاسای ژمارەهشتی ساڵی 2010 پاراستن و چاکردنی ژینگە یاسای ژمارەسی ساڵی 2010 دەستەی ژینگە بە هەمان شێوە لە عێراقشدا یاسای ژمارە نۆی ساڵی یاسای پاراستن و ژینگەی ئەوان لە ساڵی 2009 هەردوو لامان چیماندانەوە هەردوو لامان کارمان لەسەرەوە کردووە کەمانەم ئێمە هەردوو لامان چاودێرین بەسەر وەزارەتەکانی دیکەوە دەبێ وەزارەتەکانی دیکە ئاگداریان بین چۆن ئاگداریان بین بە هەردوو یاسای عێراق و هەرێمی کوردستانیش ئەنجومەنێکەیە بە ناوی ئەنجومەنی پاراستن و چاکردنی ژینگە سەرۆکی دەستەی ژینگە سەرۆکایەتی دەکە بەپێی یاساکە دوو مانگ جارێ ئێمە تا ئێستا جواب بووینە هەموو دوو مانگ جارێ کۆبوونەوە دەکەین کۆبوونەوەکەمان لەگەڵ چیە لەگەڵ نوێنەری هەر یەک لە وەزارەت و دەستەکانە ینی 22 کەس لە وەزارەت و دەستەکانی دیکە بە پلێ بەڕێوەبەری گشتی یا ڕاوێژکار دێن لە کۆبوونەوەکان ئامادا بن لەو دوو مانگەدا چی گوزاراوە هەر فەرمانگەی عبوورە هەر وەزارەتێک چکارێکی ئەنجام داوە لەو کۆبوونەوە دێخێنە بەرباس و لێکۆڵنەوە یان چیمان داوایە لەو وەزارەتانە بۆ نمونە ئەمانەیە هۆکاری گواستنەوەی گشتی ئێمە دەڵێن 1,200,000 ئۆتۆمبیل لە هەولێرا بێ 2,400,000 لە هەرێمە هەبێ ئەرێ ئەمە چەندی هۆکاری گواستنەوەی گشتیە زۆر کەمی ئەی کەواتە ئێمە نەشەمەندە فەرمان هەبێت نە میترۆ نەترام ئەمە چییە گرفتە کەواتە ئێمە لەگەڵ نوێنەری وەزارەتی گواستنەوە گەیاندن جەخت دەکەینەوە لەوێ هەموو جارێک لەسەر بابەتی هۆکاری گواستنەوەی گشتی بۆ نمونە لەگەڵ وەزارەتی کارەبا کارمان کردووە مەسەلەن ئەوەی کە جێبەجێ کردووە هەر بینایەک هی هەر فەرمانگەیەکی حکومی لە وەزارەتەوە تا یەکەیەکی بچووک لە ناحەیەکە لە شارەدەیەکە ئەگەر بیناکەی حکومیە و هی حکوومەتە با پانێڵی وزەی خۆری لەسەردا بنێ ئێستا کە بۆ یابینی لە 125 ئەو کارەبایی کە هەمانە لەسەر چاوەی وزەی خاوێنەوە دێت لە خۆری شەوە دێ و لە بەنداویش لە وڵاتی خۆر یەکجار ڕاستە تاوان زۆرە هەروایە لە ئەنجامدا مەسەلەن بۆ من لەگەڵ وەزارەتی ناوخۆ وەزارەتی ناوخۆ کە قسەمان لەگەڵا کردوون بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆی هەیە لەوێ پەیوەندیان لەگەڵ ئێمە هەیە ئێمە گوتومانە یەکێک لە هۆکارەکانی پیسبوونی هەوا ئەگزۆزی ئۆتۆمبیلەکانە ئەگزۆزی ئۆتۆمبیل لە هەموو وڵاتێکی شەخۆ ئۆتۆمبیل هەیە بۆچی هی ئەوان پیسی ناکە لای ئێمە بەردی ئەگزۆز دەردێت دوای ئەوە ئێستا من تۆزێک ڕێی باڵێن بۆچوونی هاوڵاتیانیشمان وەرگرتو بزانین لە ڕووی هۆشیاریەوە یان چ بۆچوونێکیانەیە لەسەر ژینگەی کوردستان ئێمە سەیری بۆچوونی هاونیشتمانیان دەکەین دواتر دەگەڕێم وەلای جەنابەت و باسی ئەو پاڵاوگە نایاسایانەت کرد با بزانین ڕێکارەکان چین بۆ داخستنیان یان بۆ سنووردانانێک بۆیان
بینەرانی ئەزیز با بچین لای بۆچوونی هاونیشتمانیان لەسەر ژینگەی کوردستان. ئستاز ڕاوبۆچوونی هاوڵاتیانمان گوێلێ بوو بە تایبەتی دیارە پیسبوونی کەشەوە کاریگەری لەسەر تەندروستی تاکەکان هەیە. هەندێکیان ئاماژیان بۆ کرد کە نەخۆشی شێرپەنجە لەو ناوچانە هەیە کە نزیک کارگەکانن یان نزیک پاڵاوگەکان. پرسیارەکە ئەوەیە باسی پاڵاوگەمان کرد پێشتر لێ دەپرسم سەرۆکی حکوومەت کاک مەسعود گوڵۆبی سەوزی بۆڵکردون بۆی تون بن لە ئیجراعاتەکان بەدڵنیایی چونکە لە ڕاستیدا ئەو لایەنانی کە با بڵێن جێبەجێکارن ڕەنگە کاریان کردبێ و ماوە ناماوەیە گوەستاون ینی پرسیاری ڕێزدار سەرۆکی حکوومەت لە هەردوو پارێزگار ئەوە بوو ئێوە هەڵمەتێکتان دەست پێ کرد و پێشتریش ڕاست پێردرا بوون بۆ ئەو هەڵمەتە هۆکاری وەستانتان چی بوو ئەو هۆکارە چی بوو وتیان لەبەر ئەوەی کە کۆمەڵێک لەو شوێنانە بەڵێنیان پێداین خۆیان وەکو بڵێ بەڵێنی ئەویاندا بەڵێن نامەیان پڕ کردەوەکەوە ئەو پابند بن و ئەو خەلەلانی کە هەیە چاچی بکەنەوە بەڵام نەیان کرد ئە لێرەیە جارێکی تر وتی ئێستا چیەکەن ئەگەر بێت و جارێتریش خاوەنکار لە بەدوا قازانجی خۆیە گەڕێ جارێتر تۆ پێ بڵیت و ئەو جێبەجێی نەکات چۆنە بێ کەواتە ئەم جارە دایخن لێ سەرەتاوە لە سەرەتاوە دایخین کەی خۆی چاک کرد ئەو جابیکەنەوە نەک بەردەوام بێ لەسەر کارە خراپەکەی وەکو جاری پێش و ئەو کارگەی هەر بەردەوام بێ ئەو پاڵاوگەی هەر بەردەوام بێ و بەڵێنی ئەوە با کە چاکێکە و دوای چاکی نەکە ئێستا سەرەتا ئەسڵ بریتە لە داخستنی هەرەووی کە داخرا ئەو جا چێ ئەکرێتەوە ئەو کەسە ئەکرێتەوە کە
پابند دەبێ بە ڕێنمایەکان چونکە لە ڕاستیدا ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2020 سامانە سروشتیەکان هەیە کە چاپتەری 9 و 11 هەمووی باسی ژینگاکە ئەگەر بێت و بەپێی ئەوە مۆڵەت بدرێن چە مۆڵەتدانیان دەبێت مۆڵەت وەرگێ لە سامانە سروشتێکە ئەگە مۆڵەتی وەرگر اینجا ڕەزامەندی ژینگەی دەدرێتێ بۆی ئەوە خاڵێکی زۆر گرنگە کە ئێستاکە ئەسڵ داخستنا بینی دهۆکش بە هەمان شێوە ئەوانەی سمێڵ و ئەو ناوچانە هەمووی بە کامیلی داخرا بە تەواوەتی ئێستاکە داخراوە خاڵێکی تر هەیە زۆر ئاگداری بین خۆی ئەگەر ئێشتا لە سەرەتادا ئەمە بۆ ئێمە سوودیشی هەیە کە پاڵاوگەکانیشمان هەموو داخست ئەگەر بەردەوام بوو ئاسۆی هەولێر وەکو ئەو هاوڵاتی و نیشتیمانیانە دەڵێن هەر جۆرێک لە لێڵی تێدایە ئەو کاتەوێ بیرکەینەوە مانەشتی تر ماوە چی ماوە هۆکاری گواستنەوە ماوە مانای چییە مۆلیدە ئەخر نابێ باسی مۆلیدەی کار باش بکەین ئەوەشەیە لە وڵاتانی دنیادا کارەبای 24 ساعتی هەیە کەواتە ئێمە زۆر گرنگە کارەبای 24 ساعتیمان دەبێ هەبێ ئیتر باو شێواز و میکانیزمی کە لە سیتەکانە هەیە بەکارتە بە هەر شێوازێکی پریپەی داوانە ئەبێ ببێ چونکە بوونی مۆلیدە بە 6 هزار لە هەرێمێکدا لە دنیادا شتیوان نەبووە ئەوە بۆ ڕۆژگارێک سوودی هەبووە بۆ لە مەودووە ناکرێ چونکە ئەگەر تەماشاکی وشەی ژینگە گشتیە هەموو هاو نیشتمانیان لەو ڤیددیۆی کە بینیمان هەمویان قسەیان لەسەر هەواکەیە هەمویان قسەیان لەسەر هەوایە چیتر ئەبێ هەواکە پیسەکە جگە لەو دووکەڵی ئۆتۆمبیل و کارگە و پاڵاوگانە ئەو گەردی تۆز و خۆڵێ ئەوش بریتە لە ڕوبەری چەوزایی جەنابتان مادام لەو کۆبنەوەی سەرۆژ حکوومەت ئاماژەی بۆدا کە کارەبا بکرێتە 24 کاتژمێری ئێوە پێشنی ئاسان کردووە ئێمە نە هەر بەڕاستی خۆی هەمومان پێکەوە قسەیمان کردووە ناتوانم بیکەمە پرۆژەی ڕووناچی بەڵە پرۆژەی ڕووناچی ئێمە پرۆژەی ڕووناکیمان بەڵێ ڕاستە پرۆژەی ڕووناکیمان ئاوا پێشنیاز کرد کە جارێ هەرچی دائیرەی حکوومەت هەیە و هەرچی وەزارەت و فەرمانگە و بینای حکوومەت هەیە با ئەو لە سەرەتاوە دەست پێ بکە بۆ خۆی ئەو جا ئەتوانین ئێمە بە هەوڵاتیان ئێستا لە شارەکانی با بڵێ گەڕەکە هەژار نشینەکانی شەو دەستی پێکردووە لە شاری هەولێریش لە ماوەیە 6 گەڕەکی دیکە ئەکەوێتە ناو پرۆژێ ڕووناکی بەڵێنەکەی هەر لەم کەناڵی ئێوە بەڵێنی پێش پارێزگای هەولێر لە ئەمێدی تاقی کراوەەوە ئێستا بەردەوامە ینی خەڵکەکەی زۆر و باشی سودمەند لە زۆر ئەو گەڕەکانی ئێرەش هەماشەوە کەواتە بەڵێنی وەزیری سامانە سروشتەکان کە هاوکات وەزیری کارە باشە ئەوەی کە تا کۆتایی 26 ئەوێ کارەبا بەو شێوازە ببێتە 24 ساعت بەڵێنێکی باشە ئێمە دەتوانین دڵخۆش بین بەوە زۆر باشە ئوستازیان بۆ ئێوە پێشتر پێم ینی گوتمان زیاتر ڕێنمایی دەردەکەن بۆ مەسایلی هۆشیارکردنەوەی کۆمەلگا ئێستا لەڕێ ئەم بەرنامەیەوە چی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەڵێ لەسەر چ بابەتێک نایاساییە دەبێتە هۆکاری پیسبوونی ژینگە پێم خۆشە لە ڕێم بەرنامەوە بە هاوڵاتیان بڵێ چیتان بینی سکاڵا تۆمارکەن بەلە ڕاستە بۆی تاکید بکەین بەلە ڕاستە هەموو دیاردەیەک لە هەرێمی کوردستاندا کە بینی زیان ئەگەیەنێ بە هەوا مۆلیدەیە کە دەنگی هەیە کاتی میدانە ناوە مۆلیدەیە کە دووکەڵەکە چۆن دەڵێ هەوا پیس دەکا ئۆتۆمبیلێکە دەبینی دووکەڵ دەکات و هەوا پیس دەکا دیاردەی بەردانەوەی ئاو لە ماڵان لە هەر شوێنێکی گشتی مەسەرەن ئەبینی ئاو دەڕوات و بەبێ ئەوەی کەەوە دەستی پێوە بگیرێ فرێدانی شت لەسەر شۆستە و شەقامەکان لایەنی سەرپێکی کار دیاری کرابێ ئێمە ڕێنمایی تایبەتمان هەیە بە سزادان و پێبژاردننی سەرپێکی کاران بۆ هەموو ورد و درشتێک لەو بوارەدا و بڕەکەشی دیاری کراوە جا لەم پێناوەدا ئەوەی ئێمە زۆر گرنگە باسی ئۆشاری بکەین ینی وەختێک ئێمە ئینسانین ئێمە کوردین زۆر بەشمان ینی باوەڕدارین لە ڕووی ئاینیەوە بە هەر ئاینێک بێ لە مسلمان بین یا ئاینەکانی دیکەی هەرێمی کوردستان ئێمە تەنانەت لە ڕوانگەی ئاینیشەوە لەگەڵ وەزارەتی ئەوقاف هەر هەشت ئاینەکەی هەرێمی کوردستان هەموو پێکەوە لە ڕێ ئەو دقە ئاینیانی کە ئەوانش باسی پاکوخاوێنی ژینگە دەکەن کەواتە گوتمان ئێمە وەختێ ژینگە دەپارێزین ناسنامەی نەتەوایەتی خۆمان نەسەلمێنین کە ئەم قاکە خاچی کوردستانە پیرۆزە هەموو بستێکی دڵۆپەی خوێنی شەهیدێکی لەسرە ئەمە ئەگەر هەستی نەتەوەیمان هەبێ ئەگەر ئێمە هەستی ئاینیمان هەبێ و دەزانین خوددا هەیە و بەدەر لە کامیرەکانی چاودێری خوددا چاودێری من و تۆ هەموو کەسێکی دیکە دەکا هەموو ئەم شوێنێک لەم شوێنانە دووگرد و بەرماڵمان نەبێت دەتوانین نوێژی لەسەر بکەین ئەمە لە ڕووی ئاینی و جارێکی تر پێمان دەڵێ ئێمە دەبێ ژینگە بپارێزین لە ڕووی ئینسانیەوە کە ئێمە هەر هەمومان بە 9 ملیارەکەی سەر ڕووی زەوی جگە لەم گۆی زەویە هێشتا هەسارەیەکی ترمان نەدۆزیەوەەوە بۆ ژیان کەواتە بە هەر ڕەهندێک ئینسانی بوونی خۆمان نەتەوەی بوونی خۆمان باوەڕداری خۆمان دەسەلمێنین کاتێککە هۆشیاری ژینگەیمان لەوەتی ئەو هێڵە گەرمەدانراوە هاوڵاتیان سکاڵیان تۆمار کردووە یعنی دەکرێ بڵێن هاوڵاتیان
فعلا ئێستا پێشی ئەوەش بەڕاستی ژینگیان خۆش دێ وڵاتیان خۆش دێ ئێستا پەیوەندیان پێوە کردوون هەشت فەرمانگەی ژینگەمان هەیە لە 4 پارێزگاکە و 4 ئیدارە سەربەخۆکە هەر یەک لەوانە لە ڕێگەی ئەو پەیجە فەرمی کە حکوومەتی هەرێمی کوردستان فەرمی بۆ هەموو وەزارەت و دەستەکانی داناوە هێڵێک هەمیشە هەبووە جگە لە نامەکان هەمیشە هێڵێکی تایبەت هەبووە پێشتریش بەڵام ئەم جارە فەرقەکەی چیە فەرقەکەی ئەوەی لە دوایی دەوامیش بێ شەو بێ ڕۆژ بێ ئەمە دەستی پێکرد لە فەرمانگەی ژینگەی هەولێرەوە فەرمانگەی ژینگەی هەولێر ئەم سێهێڵی بۆ دانراوە ئەمانەوێت لە ڕێگەی ینی چۆن دەڵێ بە هەمان ئەزمون لە فەرمانگەکانی دیکەشە هێڵێکی گەرمانەوێت لە هەندێک وڵاتی ئەوروپی خۆم بەچای خۆم دیوە باوەڕت هەبێ ئەگەر یەکێک جگەرە پێشە لە ناو سیارەکە فڕێی داتە سەر جارەکە باوەڕ دەکەی وێنەی دەگرن بۆ پۆلیسی غەرامە دەکرێت نیازان هەیە ئێرە ژوای لەبێ کارێکی زۆر ئەو پرسیارە وایە زۆر جار ئەو قۆنسوڵخانانە کە ینی نوێنەریان یا قۆنسوڵی وڵاتانی سەردانمانەکان ئەم قسە و باسانە ئەکەن چونکە ئەوان نوێنەری ئەو وڵاتانن ئێمە شمیشە پێیان دەڵێن ئێمە لە نێو سێگۆشەیەکی ناخۆش داین یەکەم ئەوەیە کە گرفتی سیاسی لە وڵاتە زۆرە هاوڵاتی بەردەوام یانی ناپەرشێتە سەر ژینگە ئەو عوزرەشی بۆ دێنینەوە ئەڵێن گرفتی ئابووریمان هەیە ئێمە هێشتا لەگەڵ بەغا لەسەر موچە و بوجەر ڕێک نەکەوتوین گرفتی کۆمەڵایەتی هەمیشە دەڵێن چونکە ژینگە سەرخانە هاوڵاتی ئەوروپی کاتێککە موچەکەی لە مانجی خۆیدا وەردەگرێ و کاتێک کێشەی سیاسی نیە و گرفتی ئەو نیە بزانێ موچە دێ و نایە گرفتی ئەو گرفتی کۆمەڵایەتی نیە دەپەرژێتە سەر ژینگە مافی مرۆڤ دیموکراسی ئەمانە هەمووی ئەو بابەتە سەرخانەکانن جا ئێمە بۆیە هەمیشە لەگەڵ ئەوانە جەختەکەینەوە لەسەر ئەوەی کە هاوکاری هەرێم بن بۆ چارەسەرکردنی کێشە سیاسەکان کێشە ئابووری کۆمەڵایەتەکان ئێمە ئەتوانین کێشە ژینگەیەکان چارەسەر زۆر چاکە ئەم بڕیارانەی ئەم دوایەی حکوومەت دەکرێت وهای لێک بدەینەوە کە ئەوانەی سەرپێشی دەکەن لە بەرامبەردا سزا ڕوبەڕوویان دەبێتەوە ببێتە دەرسێک بۆی جارێشکە ئەو سەرپێچیانە دووبارە نەکەنەوە بۆ هاوڵاتی سزاکەی بە جۆرێک قورس بێت کە بەڵێن دووبارەکەنەوە هاوڵاتی بە جۆرێک هۆشیارە هەمیشە دەڵێ ممکن نەبوو پاڵاوگەی نایاسایی هەبێ ناوەکەی بەخۆیەتی نایاسایی ئەی ئەوەی نایاسایی بێ چێ کردوێتی ئەبێ هی کەسێک بێ ئەم کەسە دیارە لە سەروی یاسایە نابێ ئەمە گرفتەکەی کەواتە لێرەوەیە کە هەمیشە ئەم باسەکراوەتەوە و کۆتاییشی پێ نهاتووە هاتنی ڕێزدار سەرۆکی حکوومەت بۆ ئەم سەربابەتە و کۆبوونەوەی لەگەڵ هەردوو پارێزگار و وەزارەت پەیوەندیدارەکان بۆ ئەوە بوو کە لە کۆبوونەوەکە فەرمووی ئێوە دەستان واڵایە هەردوو پارێزگار بەتایبەت وەزارەتە جێبەجێکارەکان دەستان واڵایە لە داخستن و کۆتایی هێنان بەم دیاردێ لە چۆدا ڕێگەتان لێ گیرە خەبەری من بەمزانم چێ هەیە لە یاسا گەورەتر ئەمە ئیترمانشتی وەزعەکە زۆر کەس ناکەن ئەمە مەسەلەیە وەکو دەستی ژینگە بڕوا بکە ئەتوانم بڵێم ئێستا ناکرێت ناوبەرین ئەگەر بێت و ببینی چەند کەس هەیە پرۆژەی پێشکەش کردبێ بۆ ئەوەی پرۆژەیەک ئەنجام بدا ڕەنگە دەسەڵاتی ینی چۆن دەڵێن کوڕی بەرپرسی گەورە بێ کەسێکی وابێ ئەمە ڕەزامەندیمان پێ نەداوە ڕەزامەندیمان پێ نەدا و دەشتوانی بێ نووسی نووشەکان ببین بەڵام پرسیارەکەی من زیاتر بۆ بینەر و بۆ هاڵاتیانە ڕاست پرسیارەکەم وە هەر کەسێک بزان سەرپێشی دەکات چاوپۆشی لێ بە دڵنیایی نابێت چاوپۆشی لێ بکرێت بەرپرسی لە پشت بێ ئەگەر چی لە پشت یانی ئێمە وەکۆڵە کارەکەی ئێمە وا بۆ ناتوانین گەشتۆتە بن بەس کە نەتوان بەڵێ اینجا ماوە تۆ سەرلایەنی جێبەجێکار کە پێشتر نەیتوانیوە لە بەر هۆکارێک ئەم جارە سەرۆکی حکوومەت پێی گوتن ئێوەش ئیتر جارێکی تر ئەو بیانوەتان نییە ئەو پاساوەتان نییە بڵێن فلان و فلان و فلان بوو ئەبێ ئەم جارە کۆتایی بێبێت لەبەر چی لەبەرەوەی کە ئێمە لە کارنامەی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان مادەیدا بەشی خزمەت گوزارەکان لە ڕۆژی یەکەمی سیۆن خواردنی ڕێزدار سەرۆکی حکوومەت دەڵێ ژینگە گەورەترین سەرمایەی هەرێمی کوردستانە ئەم سەرمایە گەورەیەت کاتێکە هەیە ئەمە لە ڕووی چۆن دەڵێ کوردەواریشەوە کورد هەمیشە کەسێکی ژینگە پارێز بوو ئێستش ناوەڕاست و باشووری عێراق لە ژینگەی ئێمە دەکەن کەواتە ئێمە بەڕاستی لە هەموو ڕوویەکە وەکو باسم کرد لە ڕووی مرۆیی لە ڕووی ئینسانی لە ڕووی نەتەوەی لە ڕووی ئاینی لەبێ ژینگە پارێزی دوستاس دەڵێن لە دوای راپەڕینەوە لە ساڵی 91 جەنابەت خەریکی ژینگەی کۆمەڵەیەک دامەزراندوە لە دوای راپەڕین وایە بەڵێ ڕاستە پرسیارەکەی منەوە بە درێژایی ئەو چەند ساڵە لە 91ەوە هەتا ئێستا لەم کابینەی نوێم دەکرێت بڵێن زۆر گرنگی و بایەخی بۆ ژینگە هەبوو ئەم کابینەیە چکە خۆش تێدای ڕاشکاوی لەگەڵم ئێمە بەنی چۆن دەڵێ ئەڵێن بەراورد بکەین بەراوردەکە لەو ڕوانگەیەوە دەکەین کە هەموو کابینەیە کاری خۆی کردو بە جوانی ڕۆیشتووە و ئیتر سەرنجام بایەخ پێدان
بە هەموو بوارەکان بووە بەڵام بایەخ پێدان بە ژینگە لەم کابینەیە زیاتر بووە بەهۆی ئەوەی کە دەبینی ئێمە ژینگەمان هەیە لە هەرێمی کوردستان وەکو وەزارەت دەستی پێ کردووە لە ساڵی 2006 یعنی لەو کاتەوە تا دەگەیتە کابینەی نۆ لە 2006 تا دەگەیتە 2019 دوو یاسا و دوو ڕێنمایی هەبووە ئێستا لەو کاتەوە بۆ ئێستا جگەلەوە 14 ڕێنمایی تازە دەرچووە چواردە بەڵێ لە هەموو کابینەکانە کە دەستی پێ کردو فەرمانگەی ژینگە لە هەولێر و سلێمانی و دوهۆک و ئیداری گەرمیان و ڕاپەڕین هەبووە لەم کابینێ بە یەک جار لە ماوەی 4 ساڵە چی هەبوو فەرمانگەی ژینگەی هەڵبجەش کرایەوە فەرمانگەی ژینگەی سۆران کرایەوە فەرمانگەی ژینگەی زاخۆش کرایەوە ئێستا هەر 4 پارێزگا و 4 ئیدارە سەربەخۆکە فەرمانگەی ژینگەیان هەیە بەم شێوازە ئەمانە چاودێرن بەسەر پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی خۆیانەوە بەڵێ عەبدوڕەحمان سدیق سەرۆشی دەستەی ژینگە لە هەرێمی کوردستان سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ بینەرانی قەدرگرانی کوردستان 24 کە تاوکەسا لەگەڵمانمانەوە بە هیوای ژینگەیەکی پاک و خاوێنی کوردستان هەمیشەتان شاد. سپاس.